سڵاو چۆنن؟ بەدوای باشترین مامۆستای فیزیا ئەگەڕێیت مامۆستانە بەس ئەحمەد محەممەد یەکێکە لە باشترین مامۆستاکانی شاری سلێمانی و ماوەی 17 ساڵەوانەی فیزیا دەڵێتەوە. ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی هەڵکەوتی کوڕان. خاوەنی چەندین ڕێز و سوپاس و ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە هەموو ساڵەکانی پۆلی 12 پلەی پێوانەی تۆمار کردووە بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەوانەی فیزیا لەلایەن خوێندکارەکانی سەرجەموانەکانی فیزیات بۆ شەرح دەکا بە شێوەیەکی ڕوون و بە ئاسانترین ڕێگا. پرسیارە گرنگەکان بە شێوەی هەڵبژاردن بۆ خوێندکاران ئاسان دەکرێت. دوای تەواوکردنی هەر وەرزێک تاقیکردنەوە بە خوێندکاران دەکرێت. خاوەنی مەلزەمەی تایبەت بە خۆیەتی بۆ وانەی فیزیا بە شێوەی شەرح و هەڵبژاردن و پرسیارە وزاریەکان بەپێی هەر بەشێک جیاکراوەتەوە. پەیامی مامۆستانە بەس بۆ تۆی خوێندکار. پۆلی 12 داهاتووی تۆیە. لە پەیمانگای سلێمانی داهاتووت بنیاد بنێ. دەتوانن لا ئێمە باشترین وانەکانی فیزیا بخوێنن بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز. باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین. بە نیوەی نرخەکەی. کەواتە لە گۆشەی سیپلەیە هەمیشە ئەو زەبرەی کە دەسمەکەوێت بریتیە لە نیوەی نرخەکە. بۆیە ئەکرێ پرسیار بەم شێوەیە بۆ دوێتەوە. لە کام لەم گۆشانەی خوارەوەدا زەبری خولێنەر زۆرترین بڕی دەبێت. بێ سێودوو ئەڵێم گۆشەی چەند؟ گۆشەی 90. لە کام لەم گۆشانەی خوارەوەدا هیچ زەبرێکی خولێنەر دروست نابێت. ئەڵێم گۆشەی 0. لە کام لەم گۆشانەدا کە دراوە لە پرسیارەکەیە ئایا کەی زەبری خولێنەر ئەبێت بە نیوەی نرخەکەی ئەگەر گۆشەکە یەکێک لەو گۆشانەی کە دراوە چەنە؟ سیپلە. ئاگادار بە خوێندکاری خۆشەویست بەداخەوە زۆرینەتان وەڵامەکان بە هەڵا هەڵەبژێرن. ینی کاتێکە پرسیارەکەت بە هەڵبژاردن بەم شێوەیە بۆ بێتەوە ئەتوانیت وەڵامەکانت دایم لێی تێبگەیت پاشان لە دوای تێگەیشتین بە ئاسانی وەڵامی پرسیارەکە بیتەوە و نەکەویتە غەڵەت. چۆن لێی تێبگەین چۆن جوابینەوە؟ ئەڵێن لەم گۆشانەدا ئەی 0 پلە، بی 90 پلە، سی پلە. ئەگەر پێی وتین کام لەم گۆشانە زۆرترین نرخی زەبرم ئەیاتێ بێ ئەم لا ئەولا یەکسەر وەڵامەکە چیە لەبژێرم؟ 90 پلە. چکازانم ساینی 90یەکە. ئەگەر وتی لە کام لەم گۆشانەدا ئایا زەبری خولێنەر دروست نابێت؟ ئەڵێن لە گۆشەی 0 هیچ زەبرێکی خولێنەر دروست نابێت. بەڵام ئاگادار بە تەبەن با ئەمەش دی لەگەڵا بێت 45 پلە. ئەگەر پێی وتین لە کام لەم گۆشانەدا زەبری خولێنەر ئەبێ بە نیوەی نرخەکە ئەلێرامە بەسمە ئەمە تێبگێنم. بەداخەوە زۆرترین تەلەباڵە لەبەرەوەی 45 نیوەی نەوەیە کەواتە لەوێشە زەبرەکەی ئەبێت بە نیوەی نرخەکەی. بەڵام هەمووتان ئەزانن ساینی سی یەک لەسەر 2 بەڵام ساینی 45 ئەکاتە یەک لەسەر ڕەگی 2 کەواتە ئاگادار بە ئالەم خاڵەیە زەبر ئەبێ بەچی ئەبێت بە نیوەی نرخەکەی کەواتە وەڵامی سیپلە نیوەی نرخمانەیەتی. ئاگادار بە گۆشەی 45 نیوەی نرخەکەمان نایەتێ. ئەمە بەنیسبەت کاریگەری گۆشە لەسەر خولانەوە و لەسەر دروستبوونی زەبری خولێنەر. ئەم پرسیارەمانەیە لە کتێبەکەت یان ئەم ڕسممانەیە لە کتێبەکەت ئەمیژە لە کتێبەکەتە هەیە بۆ ئاسانکاری بۆ خۆت خۆش دەزانیت ئەو ڕسمی پشیلەیە کە کاتێککە ئەوێت لە کولانەکە یا لەو شوێنەی کە بۆی دروستکراوە بێتە دەرەوە بە تەئکید ئەم تەوەرانەی کە بۆی دروستکراوە تەوەرەکان جوڵاون بۆیە بەرکەوتنی بە بەردرگاکە بەر باسکە خولانەوە کە بە ئاسانی بێتە هۆی ئەوەی کە پشیلەکە بتوانێت لە ڕێگەی بەرکەوتنی سەری یان لە ڕێگەی بەرکەوتنی دەموچاوی بە ئاسانی درگاکە بتوانێت چی لێ بکاتەوە واتە زەبری خولێنە دروستە بێت بڵێ بە دەوری کیە؟ بە دەوری ئەم خاڵەیە کە بریتە لە خاڵی خاڵی تەوەرەی خولانەوە. ئەوە زەبری خولێنەر ئەوەی کە هەیە. زەبر ئاراستەدارە بەڵێ ئاراستەدارە. بۆ ئێمە وتمان کاتێکە بۆ نمونە ئەگەر ئەمە تۆپێک بێت کاتێک ببانەوە ئەم تۆپە بخولێنینەوە ئایا گۆشە خێرایی دروستە بێ یا دروست نابێت؟ بە تەئکید دروستە بێت. بۆ خولانەوەکەی ئەمی ژەر بە هەمان شێوە هەر زەبرێک بووە هۆی خولانەوە بە ئاراستەی میلی کاتژمێر ئەمی ژەر بەچی دانێم؟ بە سالب دانم. نیشانەکەی چییە؟ سالبە. بەڵام هەر زەبرێک بووە هۆی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر ئەمیش نیشانەکەی بەچی دانێم؟ نیشانەکەی بە موجب دانێم. کەواتە بەڵێ بە تەئکید
نێگەتیڤ ئەبێت ئەگەر بە ئاڕاستەی چی بێت ئەگەر بە ئاڕاستەی میری کاتژمێر بێت پۆزەتیڤیژە بێت ئەگەر بە ئاڕاستەی پێچەوانەی میری کاتژمێر بێت ئەمە ئێمە پێناسەکە و یاساکە و یەکە و بەندە لەسەرچی و بارەکانی گۆشەکانمان باس کرد ئەو تێبینیانەی کە هەیە لەسەر زەبر گرنگە بیزانیت لەبەرەوەی ئەگەر هەیە لە پرسیارام تێبینیانە ببێتە هۆی ئەوەی کە تۆ وەڵامە ڕاستەکانەوە بژێریت یەکێک لەو تێبینیانە هەر هێزێک ئەو هێزەی کە کاری تێکات ئەو هێزەی کە کاری تێکات ئەمە ڕسمی توڵەکە بوو ئەمەش بریتی بوو لە تەوەرەی خولانەوە گرنگە من تەوەرەکە دیاری بکەم هەر هێزێک خۆی یان درێژکراوەکەی بە تەوەرەی خولانەوەدا بڕوات زەبر دروست ناکات واتە زەبرەکەی سفرە سەبەب زەبری سەر تەوەرەی خولێنەر هەمیشە سفرە چونکە لەو شوێنەیە چی سفرە باسکم نییە من یاسای زەبر بیرەخەمەوە زەبرە کاتە چی FD ساینی سێتە تۆ هێزت هەیە هێزی خۆت هەیە بۆ تووڵەکە بەڵام کارەکەیتە سەر خاڵێک کە دی نییە واتە باسکی خولانەوەی نییە ئەو کاتە زەبری سەر تەوەرەی خولێنەر هەمیشە چەنە سفرە بۆیە بە چەند شێوازێک ئەکرێ بڵێم هێز خۆی یان درێژکراوەکەی یان هەر کاتێک زەبری سەر تەوەرەی خولێنەری وت یان ئەگەر باسکی خولانەوەکەمان سفر بوو ئەو کاتە زەبرەکەشم چەنە سفرە تا نرخەکەی سفرە و هیچ زەبرێکی خولێنەر دروست نابێواتە ئەو تەنە هەر بە وەستاوی لە بارەکەی خۆیدا ئەمێنێتەوە وەکو چی نمونە لە ناو ماڵی هەمومانە دەرگا هەیە و لە هەمووش ئەو شوێنانەشی کە ئێمە ڕۆژانە سەردانیەکەین دەرگایتیا هەیە دیقەت بە دەستکی دەرگاکە لە شوێنێکا دانراوە بن بۆ ئەوی بتوانە بە ئاسانی دەرگاکە بکەمەوە یان دەرگاکە دابخەم دەرگاکانمان هەمووی چەند شوێنێکیانەیە پێوتێت جومگە یان تەوەرە واتە ئەگەر ئێمە ڕسمی دەرگایە بکەین زۆر بە ئاسانی لەمە تێگەیت و زۆر بە ئاسانی ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ تۆ ئیشەکەت ئاسانتر بێت ئەمە بریتیە بێت لە ڕسمی دەرگایەک هەموو دەرگایەک چەند تەوەرەیەکی هەیە چەند خاڵێکی هەیە کە جێگیر کراوە ئەم خاڵانە پیانەوەتێت چی پیانەوەتێت تەوەرەی خولانەوە و بەتەکیید دەرگاکە ئەلێرەشا دەستکێکی هەیە ئەم دەستکە سوودەکەی چییە کاتێک کە من هێزێکە خەمە سەر دەستکی دەرگاکە ئەبێتە هۆی خولانەوەی چی ئەبێتە هۆی خولانەوەی دەرگاکە واتە دووری ئەستونیەکە لە تەوەرەکەوە بە دەوری کیا بە دەوری تەوەرەکەیە کەواتە زەبری خولێنەر دروست بوو وەڵێ بەتایکی دروست بوو زەبری خولێنەرەکەش پەیوەندی هەیە بەو هێزەی کە من بەکارمێناوە لەگەڵ ئەو دووریەی کە دەرگاکە هەیەی ئەو دووریەی کە دەرگاکە هەیەی باشە ئێستا ئەگەر من هەموو هێزی خۆم بەکار بهێنم بۆ تەوەرەکان بۆ تەوەرە جێگیرەکانی دەرگاکە کە جێگیر کراوە ئایا هیچ ئەبێتە هۆی خولانەوە نەخێر کەواتە زەبری سەر تەوەرەی خولێنەر چەنە زەبری سەر تەوەرەی خولێنەر سفرەواتە زەبر لەسەر تەوەرەی خولانەوە باسکم نییە لەم شوێنەیە باسکەکانم سفرە بۆیە هیچ خولانەوەیەک دروست نابێت تێبینی دووەم ئەگەر دوو هێزیان سێ هێزیان زیاتر کار بکەنە سەر دەرگایەک یان کار بکەنە سەر تەنێکی خولاوە ئایا چەند زەبرێک دروست ناکەن بەڵێ بەتەکید ئەمیش زەبر دروستەکەن بۆیە ئەو چەند زەبرەی کە دروستیەکەین ئەتوانی بڵێن بەرەنجامی زەبرەکان وەرەگرم بەرەنجامی زەبرەکان هەمووشتان ئەزانن بە سەمەیشتنە کرێ سەمەیشتنی تاو یان بەرەنجامی زەبر واتە ئەگەر سێ هێز F1 F2 F3 کار بکەنە سەر تەنێکی دیاریکراو سەر خاڵێکی دیاریکراو سەر ئەو باسکانی کە هەیە ئایا ئەم سێ هێزە زەبر دروستەکەن بەڵێ چەند زەبر دروستەکەن سێ زەبر من بۆ ئەوەی زەبری گشتی بدۆزمەوە ئەڵێم بەرەنجامی زەبر ئەکاتە زەبری یەکەم زائید زەبری دووەم زائید زەبری سێم و چەند هێز بوو ئەو نە زەبر دروستەکات ئەوە بۆ دۆزینەوەی زەبری چی بۆ دۆزینەوەی زەبری بەرەنجام واتە کۆی هەموو زەبرەکان گرنگە لێرەیە حساب بۆ ئاراستەکە بکەم واتە بزانم بە چ ئاراستەی میری کاتژمێر یا پێچەوانەی میری کاتژمێر سێم ئەو هێزەی دەخرێتە سەر تەنێکی ڕاهەندار چی پێیاکات زەبر پێیاکات دەبێتەوەی چی خولانەوەی کەواتە ئەو کاتەی هێزێک بخرێتە سەر تەنێکی ڕاهەندار یعنی توانای چی هەبێت یعنی توانای خولانەوەی هەبێ بە دەوری تەوەرەکەی خۆیدا بەتەکید ئەو زەبرە بەوەی هێزێک بووە هێزەکەش سەرچاوەیە بۆ دروستبوونی زەبرەکە و خولانەوەی تەنەکە بە دەوری تەوەرەکەدا ئەمجا زەبر لە ژیانی ڕۆژانەمانە
لە زۆر بوارە بەکارێت بۆ نمونە وتمان لە کردنەوەی دەرگایە بە بەردەوامی ئێمە زەبرمان هەیە چونکە بە بەردەوامی هێز بەکارێنین و کارەکەینە سەر دەستکی دەرگاکە و ئەبێتە هۆی ئەوەی کە دەرگاکە بە ئاسانی بکرێتەوە یان دابخرێت. خوێنکارانی خۆشەویست پەیوەندی لە نێوان ئایا پەیوەندی لە نێوان هێز و باسکە هەیە بەڵێ بە تەکید پەیوەندی لە نێوان هێز و باسکە هەیە بەڵێ ئەگەر من بڵێم زەبر ئەکاتە FD ساینی سێتە FD ساینی سێتە ئایا ئەمە بریتی بێت لە دەرگایەک دووبارەیەکەینەوە ئەمە بریتە لە تەوەرەی خولانەوەکان ئەمەش بریتە لە دەستکەکەی ئالێرەیە من هێزێک بەکارێنم ئەلێرەیە هێزێک بەکارێنم با بڵێن هێزەکەمان 20 نیوتنە هێزەکەمان 20 نیوتنە دەرگاش باوا دابێن بە شێوەیەکی گشتی باسکەکەی چەند مەترە 1 مەترە دەرگا بە شێوەیەکی گشتی باسکەکەی واتە دووری ستونەکە لە دەستکەکەەوە تا تەوەرەی خولانەوەکە 1 مەترە ئایا ئەمە زەبر دروست دەکات بەڵێ بە تەکید هێزەکە چەنە 20 باسکەکە چەنە 1 و دەستیشمان ئەستونە لەسەری یعنی گۆشەکەمان چەنە 90 و ساینی 90 ژەزانم چەنە 1 کەواتە 20 کەڕەتی 1 وەڵامەکە کردیە چەند 20 نیوتن مەتر باشە زەبر لەگەڵ F ڕاستەوانەیە لەگەڵ دیش ڕاستەوانەیە بەڵام F و D پەیوەندیەکەیان پێچەوانەیە بۆ ئەوەی هەمان چیم دەست بکەوێت هەمان زەبرم دەست بکەوێت یعنی چی؟ یعنی من ئەو زەبرەی کە بەکارێنم بۆ دەرگایەکە میشە نەگۆڕە ئەو زەبرەی کە بەکارێنم بۆ دەرگایەکە میشە نەگۆڕە ئێستا من ئەگەر هەمان ڕسمی دەرگاو بۆ دروست بکەمەوە ئەمە بریتی بێت لە دەرگاکە ئەمە ئەم جاریان دەستکی دەرگاکە با بێتە ناوەڕاست دەستکی دەرگاکە هاتە ناوەڕاست یعنی دیەکە کردم بە نیودی نیوەی نرخەکەی ئایا هێزەکە ئەبێ بە چەند ئەوەندە کەواتە ئەلەمەوە بۆم دەرەکەوێت ئەبێ بزانم کە پەیوەندی نێوان F و D پەیوەندیەکی چۆنە پێچەوانەیە بۆ ئەوەی هەمان زەبرم دەست بکەوێت ئەبێ هێز و باسکەکە پەیوەندیەکەیان پێچەوانە بێت واتە هەمان پرسیارەگەردا بنێمەوە ئێستا من زەبرەکەم 20 نیوتن مەتر بێت هێزەکە نازانم چەنە ئەم ببێت بە نیوەی نرخەکە ئەو کاتە ئەبینم هێزەکەم ئەوێ بە چەند 40 نیوتن دیقەت بن ورد بنەوە کە زۆر پرسیار لەمایە لە بەکەلۆریایەتەوە بۆ باسکێکی 1 مەتر 20 نیوتنم بەکارهێناوە بەڵام دەستکی دەرگاکەم بردە ناوەڕاست یعنی باسکم چی لێ کرد کەم کردەوە بۆچی بۆ نیوەی نرخەکە ئەبێ ئەو کاتە هێزەکە بێ بە دوو ئەوەندە ببێ بە دوو ئەوەندە لە 20 نیوتنەوە ببێ بە چەند نیوتن 40 نیوتن کەواتە لەمەوە بۆم دەرکەوت بۆ دەستکەوتنی هەمان زەبر پەیوەندی نێوان هێز و باسکەکەی پەیوەندیەکی پێچەوانەیە دەقی ئەم پرسیارە لە بەکەلۆری چۆن هاتوێتەوە ئەڵێ ئەگەر دەستکی دەرگا لە ناوەڕاستدا بێت پێویستە هێز ببێت بە کام لەمانەی خوارەوە بۆ ئەوەی هەمان زەبری خولێنەرمان دەست بکەوێت یەکسەر ئەڵێم ئێفەکە و دیەکە پەیوەندیەکەیان پەیوەندیەکی پێچەوانەیە خوێنکاران دەنگەکانمان باشە کاتە گوێتان هەمووتان بە وازەحی ئەتوان دەنگەکان ببیستن ئەتوانن زۆرترین هاوڕێتان تاکەن بەڕاستی لەبەرەوەی ئەم بابەتی هاوسەنگ بوون و بابەتی زەبر یەکێکە لەو بابەتانەی تەلەبەی پۆلی 12 لە بەشی دوا بە تایبەت زۆرترین کێشەی تیا هەیە بۆیە ئەتوانن هاوڕێکانتان ئاگادار بکەنەوە تا گیان بکەن بۆی بتوانن ئەوانیش سوود لەم بابەتە وەربگرن و سوود لەم لایڤە وەربگرن پشتیوان بەخوا بۆ تەواوکردنی بەشی دووەم لەگەڵتانە ئابین ئەو بابەتانەشی کەماوە بەڵام ئێستا هەر درێژەی پێین بۆی بتوانین بە ئاسانی زەبر کۆتایی پێبێنین کەواتە لەمەوە بۆمان دەرکەوت هێز و باسک پەیوەندیەکەیان چۆن بوتمان پێچەوانەیە بۆ ئەوەی چی بۆی زەبری خولێنەرمان نەگۆڕێت ئەڵێ زۆر جار میکانیکیەکان واتە فیتەرەکان بۆ کردنەوەی سەمولەی برغویەک بۆریەکی درێژ لە کلکی سپانەکەیان هەڵەکێشن ئێمە ئەزانین ئەگەر دیقەت لە چی بیت ئەگەر دیقەت ئەعلەم ڕسمە بیت خوێنکاران دیقەت لەم ڕسمە بیت کە لە کتێبەکەت هەیە ئەم ئیسپانەیە من ئەزانم بەکارێنم بۆ کردنەوەی برغویەک ئیتر برغۆکە بە تاباگریمان تای سیارەیەکە کاتێک من ئەمە بکەمەوە زۆر جار من هێزەکەی من دیاری کراوە ئیتر لەو هێزە ناتوانم زیاتر بەکاربێنم بۆیە ئەم هێزە هەرچەند هێزەکە زیاد بکەم سیرەکەم ناخورێتەوە زەبری خولێنەر دروست نابێت
ئەی چی بکەین ئەڵە فیتەرەکان یا میکانیکیەکان بۆریەکی تر لەمە هەڵەکێشن بۆریەکی تر لەمە هەڵەکێشن یعنی چی یعنی باسکی خولانەوەکە دووری ئەستونیەکە لە تەوەری خولانەوە چی لێکن زیاکەن ێ باشە من ئەو کاتە ئەگەر باسکی خولانەوەکە زیاد بکەم بەتەکید ئەو کاتە زەبری خولێنەرەکەشم چی لێت زیاکات و چی کەمتر بەکارێنم هێزێکی کەمتر بەکارێنم کەواتە بۆچی فیتەرەکان بۆچی میکانیکیەکان بۆکردنەوەی سەمولەی بڕغەی تایەی ئۆتۆمبیلێک زۆر جار ئەم بۆریە لەم کلکی ئیسپانیا هەڵەکێشن بۆ ئەوەیەکە باسکی خولانەوە زیاد بکات کە باسکی خولانەوەی زیاد کرد بەتەکید دەبێتە هۆی ئەوەی کە زەبری خولێنەریش زیاد بکە و هێزەکە لەو کاتەیە بەتەکید هێزێکی کەمتر بەکارێنین زۆر جار و لەم سەردەمەشە هەمومان ئەزانین خەڵکێکی زۆرە بینین کە دانیان ڕێک کردوێتەوە لای دکتۆرەکانی دانەکانیان ڕێکردوێتەوە زۆری نەشتان ئەزانن ئەم دان ڕێکردنەوەش بەشی خۆی ئازار و بەشی خۆی ناڕەحەتی هەیە بنچینەی چی بەکارێنن بۆ ڕێکردنەوەی ئەم دانە دکتۆرەکانی دان بەتاکید بنچینەی زەبر بەکارێنن بۆ کاتێککە دانەکە لە ناو پووکەکەیە بەلاری بەخواری یەتە دەرەوە ئەم دانە بەتاکید وەجێکی شتێکی ناشرین ئەیا بە دەموچاوی خوێنکارەکە یان ئەو کەسی کە هەیە هەر کەسێک بێت باشە ئەچن بۆ لای دکتۆری دان ئەبینی قاڵبێکیان بۆ بەستێت ئەم قاڵبەی کە بۆیانە بەستێت بڕغوویەک پێوەیە تەبەن لە بنکەی دانەکەەوە کە لە ناو بووکەکەیە قاڵبەکە چی دروست دەکات هێز و ئەگەر دیقەت بێت هەفتانە دوو هەفتە جارێک دکتۆرەکە چێتە لای بۆی توونەکاتەوە بە گوێرەی ئەو هێزەی کە بێتەوەی ڕێکردنەوەکە و ئەو زەمانەی کە بۆی دیاری کراوە کەواتە ئەتوانین بڵێن وەکو پرسیاری دووەمی پێداچوونەوەی بەش ئایا دکتۆری دان چی بەکارێنێ بۆ ڕێکردنەوەی دانی نەخۆشەکانی بنچینەی چی زەبر ئەو قاڵبەی کەی بەستێ زەبرێکە خاتە سەردانەکان لە بنکەکەەوە ئەبێتەوەی ڕێکردنەوەکەی بە زەمانێکی دیاری کراو ئەبێتەوەی ڕێکبوونەوەی دانەکە و دانێکی جوانی ئااتێ ئەگەر دیقەت بێ کە ئەڵێن فیزیا و ژیان بەتەکید ئەمەژ یەکێکە لەو بوارانەی ترکە هەیە لە ماڵەوە زۆرینەتان لەم سەردەمەیە بەیان لە سەردەمەکانی پێشووترا بێت قوتووی ڕۆنتان هەڵبچڕیوە قوتووی دۆشاوتان هەڵبچڕیوە هەمووان ئەزانین ئێستا قوڵفێکی هەیە بەڵام لە کاتی خۆیە یان بە دەرنەفیزە یان بە چەقۆیە کە بەداخەوە زۆر خەڵکیش دەستی پێبری نارەکرد ئایا چەقۆیەک یان دەرنەفیزێکی بچووکمان بەکاربێنە باشتر و یان گەورە هەموو کەسێکە توانێت جوابی ئەمە باتەوە هەڵێت دەرنەفیزێکی گەورەیان چەقۆیەکی گەورە بەڵام لایەنە زانستیەکەی ئەڵێن چەقۆ گەورەکەیان دەرنەفیزە گەورەکە باسکی خولانەوەکەی چیترە زیاترە ئەم باسکە خولانەوەی زیاتر چی دروست دەکات زەبرێکی خولێنە دروست دەکات و چی بەکارێنم هێزێکی کەمتر بەکارێنم کەواتە دەرنەفیزەکە یان چەقۆ درێژەکە کە باسکەکەی درێژترە بەتەکید هەمومان ئەزانین کە ئەبێتە هۆی ئەوەی کە بە ئاسانی خولانەوەکە دروست بکە و کەمترین چیش بەکاربێنین کەمترین هێز بەکار بێنین ئەوە بەنیسبەت زەبری خولێنەرکە چەند تێبینیە کە بەڕاستی ئەو تێبینیانە گرنگە بیزانیت چونکە ئەکرێ و تێبینانە بکرێ پرسیاری هەڵبژارن و پرسیار هەڵبژارنەکانیش جواب بیتەوە ئەمە ژەر بە هەمان شێوە پرسیاری کتێبەکەتە ڕسمی وێنەیەکە ڕسمی کتێبەکەتە حاڵەتی ئەلفمانەیە حاڵەتی بەئەمانەیە حاڵەتی جیم ئەمە بریتە لە درگاکەی کە باسمان کرد ئەم پشیلەیە ئەوێ درگاکە بکاتەوە ئەڵێ لە کام حاڵەتیانە زۆرترین زەبر دروستە بێ و لە کامیانە کەمترین زەبر جەماعەت ئێمە باسی ئەومان کردووە خوێنکاران هەمووتان ئێستا ئەگەر کتێبەکەت بکەیتەوە لە بەشی دووەما لە بیدایەت یا لەسەر کتێبەکە دەتوانیت سەیری بکەیت لەم حاڵەتەیە ئف و دیەکە چین لەسەر یەکتر ئەستونن ئف و دیەکە ئەستون بن بەتەکی زۆرترین چی دروست دەکات زۆرترین زەبری خولێنە دروست دەکات بەڵام لەم حاڵەتەیانە باسکەکە هەر شوێنەکەی خۆیەتی بەڵام لارە هاگەر دیقەت بە ئێفەکە کەمێک کەم بۆت گۆشەی دروست کردووە گۆشەکە نەوەت نییە لە گۆشنەوە بچووکترە لەمەیانە زیاتر کەواتە وەڵامە ڕاستەکەڵین لەو بارەیانە کە باری ئەلفە پشیلەکە زۆرترین زەبری خولێنە دروست دەکات چونکە گۆشەی نێوان هێزەکە و باسکەکە چەند پلەیە نەوەت پلەیە بۆ گۆشەکانمان تۆزە لەگمەوە پێش باس کرد ئەوە ژەزانن ئەم تێبینیەمان هەیە بەڕاستی گرنگە ئەم تێبینیە هەموو خوێنکارێکی پۆلی 12 بیزانێت چونکە زۆر ساڵ ئاگادار بە یان لە پرسیاری بەراییەکان یان لە خولی یەکەم یان لە خولی دووەم ئەم پرسیارە یان ئەم بابەتەیەتەوە ئەڵێن لە جوڵەی جێگۆڕدا واتە جوڵەی بەهێڵ و بەسۆڕ ئەم تەنە کە بەدەستی منەوەی ئەم ماجیکە وەکو چی ڕەفتارەکات وەکو بارستە خاڵ وەکو تەنۆرکەیەک ئێستا جوڵا بڵێ جوڵەیەکی جێگۆڕی کرد وەکو چی جوڵا
وەکو بارستە خاڵ. بەڵام هەمان ئەم ماجیکە کاتێکە وەکو تەنی ڕەهەندار ڕەفتار بکات ئەو کاتە جوڵەکەی جوڵەیەکی چییە؟ بەخول. واتە ئێستا خولانەوەی ئەم ماجیکە بەڵێ جوڵەی جێگۆڕ و بەهێڵ و بەسوڕیژەکات. بەڵام هەر کاتێک جوڵەی بەخولم هەبوو تەن وەکو چی ڕەفتارەکات وەکو تەنی ڕەهەندار واتە جگە لە بارستایەکانیان چیش کاریگەری هەیە لەسەر جوڵەکەیان شێوە و قەبارەکەیان کاریگەری هەیە لەسەر جوڵە بەخولەکەی. بۆیە گرنگە تۆ بزانیت بارستە خاڵ چییە. هەر کاتێک گوتی هەڵدانی تەنێک فرێدانی تەنێک کەوتنە خوارەوەی تەنێک یەکسەر ئەڵێم ئەو تەنە وەکو چی ڕەفتارەکات وەکو بارستە خاڵ لەبەرەوەی جوڵەی چیەکات جوڵەیەکی بەهێڵەکات یان جوڵەیەکی جێگۆڕەکات. بەڵام کەوتی خولانەوەی تەنێک خولۆربوونەوەی تەنێک ئەو کاتاڵێم وەکو چی ڕەفتارەکات وەکو تەنی ڕەهەندار بۆی ئەمە زیاتر و ئاسانتر تێبگەیت باشتر تێبگەیت یەکسەر بچۆ بۆ پێداچوونەوەی بەندی دوو بۆ یەک پرسیاری یەکەم مەبەستمە ئەمە پێ بڵێم زۆر ساڵ پرسیار ئەلەمایەتەوە و هەر چواریشان لە بەکەلۆری هاتوونەتەوە جوابی هەمووی تێمەوە ئێستا لە کام لەم بارانەدا دەتوانرێت تەن بە بارستە خاڵدا بنرێت و لە کام باردا پێویستە بە ڕەهەنداردا بنرێت. زۆر ئاسانە و ئێستا وتمان تۆپێک لە سەربانی ماڵێکەوە فڕێ بدرێ فڕێ بدرێ ینی جوڵەی جێگۆڕەکات ینی خولانەوەی نەوتووە باس لە خولانەوە ناکات ئەو کاتە ئەم تۆپە وەکو چی ڕەفتارەکات وەکو تەنۆلکە وەکو بارستە خاڵ ڕەفتارەکات. تۆپێک بەرەو گۆڵ خلۆر دەبێتەوە ێ باشە خۆی ئەڵێ بەرەو گۆڵ خلۆرە بێتەوە یعنی ئایا بە دەوری خۆی داخولێتەوە بەڵێ کەواتە وەکو چی ڕەفتارەکات وەکو تەنێکی ڕەهەندار ڕەوڕەوەیەک دەخولێتەوە ئەمیش بە هەمان شێوەیە ڕەوڕەوەیە کە بە دەوری تەوەرەکەی خۆی ئاخولێتەوە ئەمیش وەکو تەنێکی ڕەهەندار ڕەفتارەکات. زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە هەمووتان لە بەش یەکات دڵنیام ئەوە فێربوون مامۆستا بەڕێزەکانی خۆتان ئەوەی پێوتون کە زەوی جوڵەی هەیە بە دەوری خۆیدا جوڵەی هەیە بە دەوری خۆردا جوڵەکەی بە دەوری خۆیدا جوڵەی بەخولە کە 24 ساعتەکەمان بۆ دروست دەکات. جوڵەکەی بە دەوری خۆردا کە خۆر ئەبێتە تەوەرەکەی ئەبێ بە جوڵەیەکی بەسوور و ئەو کاتە زەوی وەکو تەنۆرکەیەک ئەجوڵێت بە دەوری خۆردا وەکو بارستە خاڵێک کەواتە زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە بارستە خاڵە. هەمان پرسیار بڵێ زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە جەماعەت ئەم وەڵامە ئەگۆڕێ ئەبێ بە تەنی چی ئەبێت بە تەنی ڕەهەندار بۆیە لای خۆت ئەمە دالە لای خۆت ها ئیشی بۆ زیاد بکە بڵێ بە زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە وەکو تەنێکی چی ڕەفتارەکات وەکو تەنێکی ڕەهەندار ڕەفتارەکات. ئەمە بەنیسبەت ئەم پرسیارە مەبەستم بوو لێرە ئەوەت پێ بڵێم لە پێداچوونەوەکە پاشان ئەم پرسیاری دووەمەش هەر لە بەکەلۆری هاتوۆتەوە چەند جارێک ئەڵێ ئەو بڕێی جوڵەی بەخول چییە کە بەرامبەر بە هێزە خەت بێنە بە ژێروشەی هێزەکەیە بەرامبەر بە هێزە و ئەو بڕانە چین کە لە سەریان بندە. جەماعەت لە جوڵەی بەخولا من زەبرم هەیە لە جوڵەی جێگۆڕا هێزە کەواتە زەبرە بەندە لەسەر چی بەندە لەسەر هێز ڕاستەوانەیە لەگەڵیا بە جێگیربوونی باسک و گۆشەکە بەندە لەسەر باسکی خولانەوە ڕاستەوانەیە لەگەڵیا بە جێگیربوونی هێزەکە و گۆشەکە بەندە لەسەر گۆشەی نێوان F و D گۆشەی نێوان F و D. ئەمجا ئەچینە سەر ئەو بابەتە شیکاریانەی کە بەڕاستی پرسیاری حسابین لە کتێبەکەمانە و پرسیاری گرنگیشن ئەم پرسیارانە بەڕاستی گرنگە تۆ بزانیت. نمونەیەکمان هەیە هەر کتێبەکەت بکەرەوە ئێستا نمونەی 2 ئەلف مەرزەمەکەش هەر هەمان تەسەسولی کتێبەکەیە بۆی تۆ سەر لێ نەشێوێت نمونەی 2 ئەلف لە کتێبەکەت ئەلە 2 یاریزان بە 2 ئاراستەی پێچەوانە کار دەکەنە سەر تۆپێکی سەبەتە یەکێکیان بەهێزی چەند نیوتن 11 نیوتن بۆ خوارەوە لە دووری 7 سانتیمەتر. باشە ئێمە ڕسمی تۆپی سەبەتەکە دروست دەکەینەوە ئەمە بریتە لە ڕسمەکەی یەکێکیان لە دووری تەبەن ئەمە بریتە لە خاڵی تەوەرەی خولانەوەکە خاڵی ناوەڕاست خاڵی تەوەرەی خولانەوەکەیەتی 11 نیوتن بۆ خوارەوە لە دووری 7 سانتیمەتر. باوڵێن ئێرەیە ئەمە هێزەکەی ناوێنێم هێزی یەکەم 11 نیوتن بۆ خوارەوە یان باوڵێن هێزی دووەم لە دووری چەند سانتیمەتر 7 سانتیمەتر یعنی باسکەکەی چەنە باسکەکەی 7 سانتیمەترە. لە کاتێکە ئەوی تریان بە هێزێک کارەکاتە سەری کە بڕەکەی چەنە 15 نیوتن ئەم بۆ کوێ بۆ سەرەوە لە دووری 4 سانتیمەتر کەواتە ئەمەش بریتە لە هێزەکەی تر کە
کە بریتیە لە 15 نیوتن باسکی خولانەوەکە ژواتە دیەکەی چەنە 14 سانتیمەتر. ئەم دوو هێزە کاریان کردووە سەرم تۆپە. بەداخەوە زۆرتە لە بە هەڵە لە دیاریکردنی ئاراستەکەیە ئەکات. زۆرتە لە بە هەڵە لە دیاریکردنی ئاراستەکەی ئەکات. هەمووتان دەتوان دەست بەکاربێن. ئەم تۆپە لەسەرەوە هێزەکە ئاوا کاری تێ کردووە. ئەگەر دیقەت لە دەستی من بیت ئاوا کاری تێ کردووە. یعنی بۆتە هۆی خولانەوەی بە ئاراستەی چی؟ میلی کاتژمێر. کەواتە بۆتە هۆی خولانەوەی بە ئاراستەی میلی کاتژمێر. ئەمەی تریشان لە خوارەوە لە بەرامبەریا کاری تێ کردووە بۆ سەرەوە، بەڵام لە بەرامبەریا خاڵەکەی بەرامبەری واتە ئەمی ژەر بە ئاراستەی کوێیە؟ هەر بە ئاراستەی میلی کاتژمێر. مامۆستا و ئاراستانت بۆ دیاری کرد. بەڕاستی ئەگەر ئاراستەکان دیاری نەکەیت نرخەکان ئەو ڕقەمانت کە بۆ دەرەچێ وەکو نرخ بەڵێ تەواوە بەڵام وەکو نیشانەکان غەڵەتە بێت. ئێمە ئاما فێرتەکەم ئەڵێم زەبر ئەکاتە FD ساینی سێتە. ئەگەر زەبری یەکەم وەربگرم یان زەبری دووەم وەرگرم، زەبری یەکەم ئەکاتە هێزەکەی چەنە 15 نیوتن، باسکەکەی 14 سانتیمەتر. خوێنکارانی خۆشەویست، تکات لە یەکەم ورد بن لە یەکە گۆڕینە. ئەم یەکەیە سانتیمەترە. لە سیستمی SI تۆ لە پۆلی 10 و 11 خوێندوتە. سانتیمەتر بەکار نایەت، ئەبێ بیگۆڕین بۆ مەتر. بۆیە ئەڵێن دابەشی 100 یان کەڕەتی دەتوان ناقص 2 کەواتە ئەبێ بە چەند پۆینت 14. ساینی چەند 90. بۆچی ساینی 90؟ ئەگەر دیقەت بی ئەم دوانە لەسەر یەکتر چین. باسکی خولانەوە و هێزەکە لەسەری چییە؟ ئەستونە، کەواتە گۆشەکە 90. ئەو کاتە ئەبێ نیشانەیەکی چیش دابنێم سالب لەبەرەوەی بە ئاراستەی چییە؟ بە ئاراستەی میلی کاتژمێر. لەمەوە کردوویەتە چەند؟ کردوویەتە زەبری یەکەم کردوویەتە ناقص 2.1 یەکەکەی بیر نەچێ نیوتن مەتر. زەبری دووەم ئەکاتە 11 نیوتن بە سالبی 7 سانتیمەتر ئەبێ بە لە سەیە 7. ساینی چەند؟ ئەمیژەر ساینی 90 چونکە ویژەر ئەستونە. ئەمەژە دۆزینەوە وەڵامەکەی بە نزیکی پۆینت 77 نیوتن چی؟ مەتر. 0.77 نیوتن مەتر. ئێستا چەند زەبر کاریان کردو سەرم تۆپە؟ 2 زەبر. ئاگاداری پرسیارەکە بە نەیوتوە زەبری یەکەم، نەیوتوە زەبری دووەم، ئەڵێ چی خەت بێنە بەژێریە. ئایا ئەو بەرەنجامی کە زەبر دروستەکات چەندە؟ هەمووتان ئەزانن بەرەنجامی زەبر سەمەیشن ئەکاتە چی؟ ئەکاتە زەبری یەکەم زای چی؟ زەبری دووەم. زەبری یەکەم ناقص 2.1 زائید ناقص 0.77 وەڵامەکە بە نزیکی ئەکاتە ناقص 2.9 نیوتن مەتر. کە بەڕاستی ئەمە پرسیارێکی ئاسان و گرنگیشە. سالب 2.9 بە نزیکی نیوتن مەتر ئەو نیشانی سالبە واتە ئەو بەرەنجامی زەبرەی کە بووەتە هۆی خولانەوەی تۆپەکە هەردووکیان بە ئاراستەی کوێ بوون؟ هەردووکیان بە ئاراستەی میلی کاتژمێر بوون. ئەمە بەنیسبەت نمونەی 2 ئەلف کە لە کتێبەکەت باسی کردووە وەڵامەکە و شیکارەکەی بەم شێوەیە کە پێم وتن ئەو وردەکاریانە بێ بزانێت. پرسیاری ڕاهێنانی 2 ئەلف ڕاهێنانی 2 ئەلفیش دوو پرسیاری گرنگی تایە. بەڕاستی گرنگە تۆ بتوانی دەم دوو پرسیارە شیکار بکەیت بۆ چونکە یەکێک لەو ئەگەرانی کە ئەکەوێ ئەم پرسیارانە بێتەوە کراوەیە. بۆیە تۆ پرسیار بە پرسیاری پۆلی 12 بەڕاستیە بێت شیکاری بکەیت. دەنگەکەش ئەگەر باش ئەگاتە لاتان ئەوە زۆر زۆر باشە و بەردەوامە بین. ئەگەر باشیش ناکات ئاگادارمان بکەنەوە بۆی بتوانین ئەگەر کێشە لە دەنگا هەبێت چاکی بکەین. ڕاهێنانی 2 ئەلف بەندۆلێکی سادە لە تەلێک پێک دێت کە بارستایەکەی 3 کیلۆگرامە. بە پەتێکی سووکەوە هەڵواسراوە درێژیەکەی 2 مەترە. بە خاڵێکەوە بەسراوەدە بە دەوریدا دەسوڕێتەوە. ئەلف بڕی زەبری خولانەوە لە ئەنجامی کێشی تەنەکە بە دەوری خاڵەکەدا بدۆزەرەوە کاتێک گۆشەی نێوان پەتەکە و شاڵی چەند بێت؟ ئەڵێت چەنە؟ ئەڵێت 5 پلەیە. باشە. ئێستا ئەگەر من ڕسمەکە دروست بکەم ئەمە بریتیە لە پەتێک، ئەمەش بریتیە لەو تۆپەی کە باسمان کرد. ئەگەر ئەڵێ گۆشەی چەندی دروست کرد بێت؟ گۆشەی 5 پلە. بارستایی ئەم تەنە پێی یاوین چەنە؟ 3 کیلۆگرام.
بەندۆلێکە و 3 کیلۆگرامە. درێژیەکەش یاوینەتێ باسکەکەی ئاگادار بە درێژی پەتەکە بۆ ئێمە لێرەیە ئەبێ بەچی ئەبێت بە باسکەکەی واتە چەند مەترە 2 مەترە. ئەو کاتە پرسیارەکە داوای چیمان لێکات ئایا زەبری خولێنەر چەنە؟ من ئەزانم یاسای زەبر و هەمووشتان ئەیزانن ئەکاتە F D ساین سێتە. ئێفەکەمان نەدراوە و زۆرینەشتان یەکسەر سەرتان لێ شێوێت و بێتە کێشە بۆتان، بەڵام ئەڵێ زەبری خولێنەر لە ئەنجامی چی دروستە بێت؟ کێش. بۆیە خوێنکارانی خۆشەویست تکات لە یەکەم مادەم لە باری شاوڵیە، ینی جوڵەی ئەو بەندۆلە بە دەوری خاڵی هاوسەنگ بووندا ئەو هێزەی کە کاری تێکات بۆ ئەوی بە دەوری خاڵی هاوسەنگ بوونا بیجوڵێنێت کێیە؟ کێشەکەیەتی. من ئەزانم زەبر دەکاتە MG D ساینی سێتە. ئێمەکەمان چەنە؟ ئێمەکەمان 3 کیلۆگرامە. تاودان 9.81 باسکەکە 2 مەتر ساینی چەند؟ ساینی 5 پلە. وەڵامەکەکەی دۆزمەوە زەبری خولێنەر ئەکاتە 5.1 نیوتن مەتر. 5.1 نیوتن مەتر. ئەمە بریتیە لە دروستبوونی زەبری خولێنەری ئەم بەندۆلە بە دەوری ئەو خاڵەیەکە دەست بە خولانەوە ئەکات. لقی بەعەکەی بۆ خۆ دەتوانین بیدۆزیتەوە، هەژمارکردنەکە دووبارە بکەرەوە، ینی هەمان دراو بەکاربێنە، بەڵام ئەم جارە گۆشەکە بکە بە چەند؟ گۆشەکە بکە بە 15 پلە. بەتەکید مادەم گۆشەکە زیایی کردووە ئەها وتمان لە سفرەوە بەرەونەوە تا بڕۆین گۆشە گەورە ئەبێت واتا زەبری خولێنەریش زیاد ئەکات، ئەو کاتە زەبرەکە ئەدۆزیتەوە ئەبێت لە بڕی ئەم 5.1 نیوتن مەترە چیتر بێت، بەتەکی دەبێت زیاتر بێت. ئەمە بەنسبەت ئەو پرسیارەی کە لێرە هەیە. پرسیارێکی ترمان هەیە هەر بابەتە سەسوولی کتێبەکەت لانەین، ئەڵێ ئەگەر پرسیاری دووەم ئەگەر بڕی زەبری پێویست بۆ کردنەوەی سەمولەی تایەی ئۆتۆمبیلێک 40 نیوتن مەتر بێت. 40 نیوتن مەتر بێت، واتە زەبر 40 نیوتن مەتر. ئەم پرسیارە جیاوازە لەوایتر. چی یاوە؟ زەبرەکەی یاوە. زەبرەکەمان 40 نیوتن مەترە. کەمترین هێزی پێویست چەندە؟ ینی هێز دۆزەرەوە، هێزەکەمان نەجانراوە. کە میکانیکیەک بیخاتە سەر سپانەیەک کە درێژیەکەی چەند بێت؟ 30 سانتیمەتر بێت. ئەو کاتە ئەڵێم باسکەکەم 30 سانتیمەتر، ینی پۆین چەند؟ پۆین 3 مەتر یان پۆین 30 مەتر. بۆ چونکە یەکەی سانتیمەتر پێم وتن گونجاو نییە بێ بیگۆڕین. هێزم هەیە، ئەفو زەبرم هەیە، باسکم هەیە، گۆشە نەدراوە. تەبەن بۆ ئاسانی بۆ خۆت، بۆ ڕوونکردنەوەی خۆت کەمترین هێزی پێویست کەی دروستە بێت ئەگەر گۆشە نەوەت بێت. کەواتە لەم نەوە پرسیارانەی کاڵێ کەمترین هێزی پێویست ئۆتۆماتیکی گۆشەکە بکە بە چەند؟ بە 90 پلە. هەمووشمان ئەزانین کەمترین هێزی پێویست کاتێکە بێت کە دەستەکە هێزەکە لەسەر ئەو باسکە چی بێت؟ ئەستون بێت، واتە گۆشە 90 پلە بێت. زەبرە کاتە چی؟ ئەکاتە F D ساین سێتە. ئەگەر هێزەکە بدۆزمەوە زەبرەکە لە شوێنی خۆیەتی دی و ساینەکە ئەچنە ژێرەی کەرتەکە. زەبرەکەمان 40 نیوتن مەترە، دیەکەش بریتە لە چەند؟ بریتە لە پۆینت سی کەڕەتی ساینی 90 ژەکاتە 1. وەڵامەکە بە نزیکی 133 چی نیوتن. ئەلێرە زۆر جاڵەی مامۆستا باشە ئەم زەبرە خۆی یاوێتی، خۆی بە موجب یاوێتی و وەکو ڕوونکردنەوەیەک بۆ خۆت ئەلە بۆ کردنەوەی بەلوعا، کردنەوەی برغوو، هەموو ئەمانە گەر دیقەت بی هەمووی بە چییە؟ بە پێچەوانەی میلی کاژمێرن. بۆ کردنەوەی هەموو ئەمانە هەمویان زەبرەکانیان بە چی وەرەگرم؟ بە موجب وەرەگرم بۆ ئەوەی دڵنیام کە ئەزانم کە بە پێچەوانەی میلی کاژمێرە. ئەمە بەنسبەت ئەو دوو پرسیارە و ئەو نمونەیە کە لە زەبری خولێنەرا هەیە لە بەندی 2 بۆ 1 کە بەڕاستی مەجموعەیەک یان کۆمەڵێک پرسیاری گرنگ بوون. ئەوەی ماوەتەوە ئێستا بەڕاستی پرسیاری سێمە کە پرسیارێکی گرنگە و پرسیارێکی زۆر مەعقول و پرسیارێکی ڕێک و پێکە. هەموو پرسیارەکانی ژەر پرسیاری گرنگن، بەڵام ئەم پرسیارە بەداخەوە زۆرترین تەلەبە هەڵی تیا ئەکات یان زۆرترین تەلەبە یان زۆرترین خوێنکار کێشەی بۆ دروستە بێت لەم پرسیارەیە. وێنەیەکی یاوینێتە لە پرسیارەکەیە ئەڵێت ئەگەر تووڵێک درێژیەکەی 4 مەتر بێت، تووڵێکمان هەیە
درێژیەکەی 4 مەترە. خۆی پێی وتوم ئەم خاڵە بریتە لە چی؟ خاڵی ئۆ بریتە لە تەوەرەی خولانەوە. هێزێک کاری تێکردووە، هێزەکە بڕەکەی سی نیوتنە، گۆشەی لەگەڵ پێگنەری ئاسۆ دروست کردووە، گۆشەکەی چەند پلەیە؟ 45. هێزێکی تر ئەلێرەوە کاری تێکردووە، ئەم هێزە پێی وتوین 10 نیوتنە، ئەو گۆشەی کە دروستی کردووە بەڕاستی پێی وتوین گۆشەکەی چەنە؟ گۆشەکەی 23 پلەیە. لە ناوەڕاستیشەوە ئەلێرەوە هێزێکی تر کاری تێکردووە 25 نیوتن، گۆشەکەی لەگەڵ تەوەرەی وای دروست کردووە پێگنەری شاوڵی چەنە؟ 31 پلەیە. باشە. ئەڵێ ئایا بەرەنجامی زەبر چەنە لەسەر ئەم تووڵە یان لەسەر ئەم تەختەیە یان لەسەر ئەو وێنەی کە دراوە؟ پرسیارەکە خۆی وێنەکە یاوینەتێ، ئەگەر وێنەشمان نەیاتێ ئەتوانێت بەپێی ئەو قسانەی کە یاوێتی وێنەکە دروست بکەین، بەڵام گرنگە خۆی پێمان بڵێ کامە تەوەری خولانەوەیە، ئەم خاڵە تەوەری خولانەوەیە. من ئەگەر وای دابنێم ئەمە بریتی بێت لە زەبری یەکەم، ئەگەر وای دابنێم ئەمە بریتی بێت لە زەبری دووەم، ئەگەر دای بنێم ئەمە بریتی بێت لە زەبری سێم، چونکە سێ هێزم هەیە، خوێنکاران، سێ هێزم هەیە، بە تەکید سێ زەبری دروست دەکات. بۆ ئاسانی خۆت من ئەم بابەتە ئاوا بۆت باسەکەم. دڵنیام بۆت باس کراوە، بەڵام دڵنیام هەر پرسیار لە مێشتا ماوە هێشتا جوابەکان یان وەڵامەکانت ئەگەر هەیە وەرنەگرت بێ. ئەڵێن زەبر ئەکات F D ساین سێتە. پرسیارەکەش ئەڵێ بەرەنجامی زەبرەکان چەندە؟ بەڕاستی گرنگە من ئێستا بزانم کە دووری واتە هەموو دووریەکە لە تەوەرەی خولانەوە چەند مەترە؟ خۆی یاوێتی 4 مەترە. ئەمەی ناوەڕاست کەواتە چەند لە تەوەرەی خولانەوە کە دوورە؟ ئەمیش 2 مەتر دوورە. ئێستا ئەتوانم شیکارەکە بکەم، بەڵێ ئەگەر زەبری یەکەم وەرگرم ئەشتوانی هەر شیکاری نەکەیت، هەر شیکاری نەکەیت، هێزەکەی 30 نیوتنە لەسەر تەوەرەی خولانەوە، یعنی باسکەکەی چەنە؟ 0 ساینی 45، وەڵامی ئەمە ئەکاتە چەند؟ 0 نیوتن مەتر. و ئەشتوانی هەر نەینووسیت، بۆ چونکە پێشتر من تێبینیەکم پێوتە بوویت زەبری سەر تەوەرەی خولێنەر هەمیشە چەنە؟ هەمیشە 0. خۆ ئەمە تەوەرە خولانەوەکەیە، کەواتە زەبرەکەی کاتە چەند؟ زەبرەکەی کاتە 0. با ئەوەی دووەم وەربگرین. ئەوەی دووەم ئەڵێن زەبری دووەم یەکسانە بە هێزەکەی چەنە؟ 10 نیوتن. کەڕەتی باسکەکەی لێرەوە بۆ ئێرە چەنە؟ 4 مەتر. دیقەت ئالەمە بن. ئەم هێزە هێزێکی لارە، بەلاری کاری کرد لەسەر تووڵەکەیان لەوحەکە. ئەم هێزەشی تەڵەبێ بۆ چەند پێگنەر؟ بۆ 2 پێگنەر. ئەمەیانە بێ بە چی؟ ئەمەیانە بێ بە کۆساینی 23، 10 کۆساینی 23، ئەمەشیانە بێ بە 10 ساینی 23. کەواتە ئێستا ئایا بۆ ئەوەی زەبری خولانەوە دروست بێت یان بۆ ئەوەی ئەم تەنە بخولێتەوە بەم ئاڕاستەی میلی کاتژمێرە کە ئەمە بە تەکید ئەبێتەوەی خولانەوە بە ئاڕاستی میلی کاتژمێر؟ خوێنکاران دیقەت بن، ئایا ئەو پێگنەرە تەریبە وەرگرم یا پێگنەرە ئەستوونەکە؟ من یەم بۆچی یەمەوە بۆ پێناسەی زەبر؟ ئایا F و D بێ لەسەر یەک چی بن؟ ئەستون بن. باشە، ئەمە Fەکە، ئەمە پێگنەرێکیان تەریبە بە تەوەرەکە، هیچ دروست ناکات، کەواتە ئەبێت چی وەرگرم من؟ ئەستوونەکە. کەواتە ئێستا من ئەم پێگنەرە وەرەگرم، چونکە ئەمە باسکەکەی ئەمە هێزەکەیە، بۆیە چی وەرەگرم؟ ساینی 23. وەڵامەکە ئەیدۆزیتەوە ئەکاتە ناقص 16 نیوتن مەتر. یەکسەر دڵنیام پرسیارت بۆ دروستە بێ مامۆستام ناقسە چییە؟ ئەم هێزە بووەتەوەی خولانەوە بە ئاڕاستەی چی؟ بە ئاڕاستەی میلی کاتژمێر. زەبری سێم ئەکاتە هێزەکە 25 نیوتنە، لە ناوەڕاست تا کاری کردووە. تکات لە یەکەم ناوەڕاست یعنی هەموو دووریەکە وەرناگرم، هەموو باسکەکە وەرناگرم، چی وەرەگرم؟ نیوەی ئەکاتە 2 کەڕەتی. ئەمە زۆرترین کێشەیە کە بۆ ئێوە دروستە بێت. ئەم پێگنەرە ئەگەر شیتەڵی بکەم ئەمە لارە، ئەمەیانە بێ بە چی؟ ئەمەیانە بێ بە کۆساینی سیویەک، ئەمەیانە بێ بە چی؟ ساینی سیویەک. ئەی مامۆستا ئێمە وتومانە ئەو پێگنەرەی کە ئەستوونە وەرەگرین، بەڵێ بە تەکید. ئایا پێگنەرە تەریبەکە وەرگرم یا پێگنەرە ئەستوونەکە؟ نەخێر، ئالێرەیە ئەگەر ئەمە سیویەک بێت ئەمە ئەبێ بە چەند؟ 59. ئایا ئەگەرەوە 59 بێت ئەم پێگنەرە بێ بە چی؟ کۆساینی 59 کە زەبر دروست ناکات،
ئەم پێگنەرەشیان ئەبێ بە ساینی 59 بۆ چونکە 90 ناقسیویەکی کەم ئەمەی خوارەوە چەنەکات 59 وە لە بیرکاریش خۆت خوێندوتە ساینی هەر گۆشەیەک ئەکاتە 90 ناقزە و ئەفو ساینی سیویەکم هەیە ئێستا من ئەگەر ئەم سیویەکە وەرنەگرم خوارە وەربگرم هەمووی نەوەیە 90 ناقص سیویەکە کاتە چەند 59 کەواتە ساینی هەر گۆشەیەکە کاتە کۆسانی 90 ناقزە و گۆشەیە بۆیە ئەمەیان پێگنەرە تەریبەکەیە دروستی ناکات بەڵام پێگنەرە ئەستونەکە دروستیەکە دروستی ناکات بە تەکی دروستیەکات ئەلێرە چی دانێم ساینی 59 وەڵامی ئەمەش کە دۆزیمانەتەوە کردوێتە چەند کردوێتە 43 نیوتن مەتر بەڵام ئەمەیان بەچی وەرەگرین ئەمەیان بە موجب وەرەگرین بۆ بە موجب چونکە ئەمەیانە بێتە هۆی خولانەوەی بە پێچەوانەی میلی کاتژمێر ئێستا من 3 زەبرم هەیە ئایا سەمەیشن بەرەنجامی زەبرەکان ناکاتە زەبری یەکەم زەبری دووەم زەبری سێم بەڵێ بە تەکید 0 زائید ناقص 16 زائید 43 وەڵامەکە بە نزیکی ئەکاتە زائید 27 نیوتن مەتر ئەگەر دیقەت بێی بەرەنجامی ئەو زەبرانی کە بۆ هۆی خولانەوەی ئەم تەنە بە ئاراستەی پێچەوانەی میلی کاتژمێرە نەکەویتە غەڵەتەوە بەچی وەرەگرین بە موجب وەرەگرین ئەمە بەنیسبەت ئەو بابەتانی کە لەسەر زەبر هەمانە هەڵێن لە دوای 5 خولەکێکی تر بینەوەلاتان و لەگەڵتانە ئابین بۆ باسکردنی و بابەتانەی زەبرکە لەسەر زەبر ئەگەر چەند پرسیارێکمان ما بێت یان چەند قسەیەکی تر هەبێت لەسەر زەبر هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان کە زۆرترین وانە لە خولەکاندا دەخوێنرێت و تاقیکردنەوەی وەرزی بە خوێندکاران دەکرێت. خولەکە لەلایەن باشترین و بە ئەزموونترین مامۆستایانی سلێمانیەوە دەوترێتەوە. مامۆستایانی بیرکاری ئەکرەم ئیکرام، ئالان بارام، عەبدوڕەحمان سدیق، سامان عەبدوڕەحمان. مامۆستایانی کیمیا عادل محەممەد کەریم، ڕێبین مەحموود محەممەد، مامۆستایانی عەرەبی سیروان عەبدوڕەحمان، مامۆستایانی فیزیا ئاسۆ جیهانگیر عەبدوڵڵا، خەلیل عەبدولکەریم حەق موڕاد، مامۆستایانی ئینگلیزی زانا کاکەبرە، گۆران محەدین، کوردی ڕزگار سابیر عەزیز، زیندەزانی کاوە ئەحمەد محەممەد. ساڵانە چەندین فیستیڤاڵی تایبەت بە خوێندکاران ساز دەکەین بۆ ئەوەی بتوانن بە دەروونێکی ئارامەوە پێشوازی لە پۆلی 12 بکەن. شێوازەکان و هونەری کۆششکردنیان فێر دەکەین لەلایەن باشترین ڕاهێنەرانی بوارەکەوە. بۆ هاتوچۆی خوێندکاران پاس دابین کراوە. تا کۆتایی ساڵ لەگەڵتان بەردەوام دەبین. پەلەبکە و ناوی خۆت تۆمار بکە. پەیمانگای سلێمانی گەڕێکی مامۆستایان بەرامبەر پارکی ئازادی تەنیشت سەرپەرشتیاری پەروەردەیی. ژمارەی مۆبایل 070 261 44 34 یان 050 858 94 93. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدیبێنە. هەر ئێستا پەیمانگای سلێمانی خولی ئاڵتوونی بۆ سەرجەم خوێندکارانی پۆلی 12 ڕێک دەخات. پەیمانگای سلێمانی خاوەنی زۆرترین خوێندکار و زۆرترین نمرەی بەرز. تاکە پەیمانگا لە هەموو کوردستان